خۆشەویستان، سەلامی خواتان لێبێ. بسمیلا دەکەین بەشی ڕاگەاندنی میهرەبانی داوایان کرد کەوا چەند شتێکی سەیر و سەمەرەم کردێ لە حیاتی خۆمدا لایەن باز بکەم و بیجێڕمەوە لە بۆیان و ڕیکۆردی بکەن ببیتە ئەرشیفەک و خەڵک سوودی لێ ببێنێتن. تەڵەبەیەک لێ طب بووم، هاوینان عارەبانەکەم هەبوو، لەبەر دڵی داک و بابم عارەبانەم پارداتا وەکو 2 دیناران بینینەوە و ویژەوی ژیاندا بەڕێ بکەین، چونکە ئەو کاتێم خێرزاندار نەبوو کە ئیشم دەکرد لە بۆ ماڵێ دەم کرد. ڕۆژێکیان لە ئیسکان بەکن مستەوەڕ نیهادی داهاتم، چوم ڕسمەکەم گرت، گوتم ڕسمەکەم لۆ بگرە و زیکرایەتێک لەگەر ئەو عارەبانە جوانەیە ئەو ئێستاکە تەماتەی دەفرۆشین. لەو ڕسمەیدا بە 5 دیناری بۆ ئەو کاتی کە هاتمەوە مارێ ڕسمەکەم پیشانی بابمدا، گوتم بابە ئەو ڕسمەم گرتیە. بابم گوتی بلێرەوە شێت بووین 5 دینار بۆیدایە، آخر 5 دینار بە مەگەلەکە زۆر بۆ کاتی 5 دینار. گوتم بابا ڕۆژێک دادێ ئەو ڕسمە لە هەم کوردستان براو دەبیتەوە. ئەو پێ دەرێن هیوا بڕوان پێ بکەن. لەناو پێیجی مووسڵاویش بینیتم ئەو ڕسمیان دانایە شتی جوانە لەسەر نووسە. کاتێک کە دەنوین جەڕەسی سەعاتی دادەنینەوە، دەرێن مەسەلە بوو نێجی سبەینیان سەعات 7 بەخەبەر بین ئیشەکی هەیە. کاتێک کە دەنووی هیچ زەمانێک نییە تو هەڵسی لە خەوێ، بەڵام سەعاتەکەی دادەنێەوە. ئەو پێی دەرێن هیوابوون. لێیەکە هیوابوون ژیانی خۆش دەکا، هیوابوون ژیانی فراوان دەکا، هەوڵدەن پڕ بە هیوابن لە ژیاندا. لێیەکە ئەو شتە خۆشانێک کە بەسەرم هاتیە وردە وردە لەتان باز دەکەمەوە، هەم لە بۆ خۆم وەکو زیکرایەتێکی خۆش، چونکە ئەمن کەونە فەقیرەکانم. ئێستا فەقیر نیمە، ئێستا دەوڵەمەندی دنیایمە، بەڵام کەونە فەقیرەکان خۆشە ڕابردوو خۆیان لەبیر بیتن و هەنگاوەکی گەورەشە لە بۆ ئەوەی کەوا یارمەتی فەقیران بدەین. بمێنن بەسەلامەت.